حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی داراییەوە باجی خستووەتە سەر هۆتێل و ڕێستۆرانت و کافتریا 4 ئەستێرە و 5 ئەستێرەکان. بڕیارەکە لە 1 حوتی ئەم ساڵەوە خراوەتە بواری جێبەجێکردنەوە. بڕیارەکە بەو جۆرەیە هەر میوانێک یان گەشتیارێک بچێتە ئەو شوێنانە دەبێت لە 10% باج بدات. ئەم بڕیارەش ناڕزایەتی خاوەن ڕێستۆرانت و هۆتێل و مۆتێلەکانی لێکەوتوتەوە. لەو ڕۆژێکە قرارەکە دەرچووە زۆر محاولم کرد وەرگرم لە خەڵک کەس پارەی نەداوینێتەیە تا ئێستا هەتا ئەو سەعاتە تەحەداکەم کەسێک هەبێ ئەو سەتادەیە دابێتە ئێمە و ئەوەی کە کراوە بەڕای من بە جەدوای اقتصادی نەکراوە. جەدوای اقتصادی مۆزەفێک 490,000 دینار وەرەگرێتن ساڵێک پێویستی بە 36 ڕۆژ ئیستراحەت هەیە لەو 36 ڕۆژە ئەگەر سەفەرێکی دەڕۆژی بکات 3,000 دۆلاریەوێ ئەگەر 3,000 دۆلار خواکە 4,5 ملیۆن 4,5 ملیۆن معاشی ئەمێنێتەوە لە ماوەی ساڵێکە. ئایا ئەتوانێ کرێی خانوو بدا و ژیانی خۆی و مناڵ باتە مەکتەب بە 4,5 ملیۆن؟ ئەگەر بشکرابایە بە دەرەجە بە مەرحلە با مەتەلەن 2% وەرگیرا بە 1% وەرگیرا بە تا 3% وەرگیرا بە بۆی بە فوجایی شتێکی وانە بێ. تەحەداشەکەم نەک من هیچ هوتێلێک هیچ مەتەعمێک لە سلێمانی توانی بیتی بە یەک مشتری بڵێ 10% مان بدێ. لە پاش دەرچوونی بڕیاری پێدانی لە 100% باج بەشێک لە شوێنە 4 ئەستێرە و 5 ئەستێرەکان بە فەرمی داوایان کردووە ئەستێرەکانیان دابەزێنن بۆ ئەوەی بێبەری بن لە پێدانی باج. بەڵام دەستەی گەشت و گوزار لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا لە ئێستادا لیژنەیەکیان پێکێناوە بۆ ئەوەی پێداچوونەوە بە بڕیارەکەدا بکەن بە جۆرێک هەموو شوێنەکان باج بدەن بەڵام با ڕێژەی جیاواز. لە 100% لە سەرفرۆشی ئەوانە کەوتوتە سەر هۆتێل و ڕێستۆرانتە 4 ئەستێرە و 5 ئەستێرەکان دیارە ناڕزایەتێکی زۆر دەرچوو لەلایەن کۆمپانیا ئەوانەوە ئێمەش سەرنج و تێبینیمان هەبوو لەگەڵ ئەوەی کە بڕیاری مەسەلەی وەرگرتنی باج و ئەوانە بەڵێ ئێمە پشتیوانی لە بڕیارەکانی حکوومەتەکەین بەڵام بابەتەکە ڕێخستنەوەیەک لەسەر بنەمای ئەوەی کە با بڵێن لایانی پەیوەندی دارواتە لە کەرتی تایبەت خۆی بتزێتەوە لە پێدانی باج و نە باجەکانی شەوەندە زۆر بێ کە کاریگەری لەسەر با بڵێن زیانگەیاندن بە کەرتی تایبەت هەبێ. بۆیە بۆ ئەو بابەتە ئێمە کۆبوونەوەمان کرد گفتوگۆمان کرد لەگەڵ بە ئامادەبوونی بەڕێوەری گشتی باجەکان و بەڕێوەری گشتی دیوانی وەزارەت و بەڕێوەرە گشتیەکانی بەڕێوەرایەتیەکانی گەشت و گوزار لەو کۆبوونەوەیە جەختمان لەسەرەوە کردەوە کە دەبێ ڕێخستنەکە تەنها قورسایی لەسەر دوو بەش نەکرێت بەڵکو ئەمە ڕێک بخەینەوە ڕێژەکە دابەزێنین بەڵام جۆرێک لە دادپەروەری بەرجەستەکەین کە بتوانین هەموو لایەنەکان واتە کەرتی تایبەت بەگشتی لە 1 ئەستێرەوە هەتاکو 5 ئەستێرە بەڵام بە شێوەیەکی دادپەروەرانە بێ و هەمویان ئیلزام بکەین بەوەی کە باجەکان بدرێت. حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی یاسای چاکسازی و ڕێخستنەوەی باجدا ئەو بڕیارەی داوە وەکو خۆیان ئاماژەی پێدەکەن دایانەوێت وەرگرتنی باج بکەن بە نەرید. با پێی ئاماری دەستەی گەشت و گوزاری هەرێم زیاتر لە 3,000 شوێن بڕیاری پێدانی باج دەیانگرێتەوە لە تەواوی هەرێمی کوردستاندا. هەوراز ئەحمەد، شارپرێس، سلێمانی.